باشە پرسیارت کرد کە من چۆن لە پاوەرپۆینت داتوانیم ئەمە دروست بکەم لەگەڵە من بۆی فێرکاریەکە بکەین وەک پشتگیریەکیش لایک و کۆمنت لەبیر مەکە. سەرەتا ئەو وێنانەی کە دەمانەوێت دایدەنێن پاشان وێنێک سلێکت دەکەین دەچنە پیکچەر فۆرمات کڕۆپ ئەس شەیپ ئەمەی دووەم هەڵدەبژێرین پاشان دووبارە کڕۆپی دەکەین واتە شەیپەکە چاک دەکەین شێوازێکی سادەی دەدەینێ وەک سەرەتایی و دواتر ئەو کردارە بە وێنەکانی تریژ ئەنجامەدەین و بۆ ئەوەی هەمان شەیپ دەرچێت شەیپەکە یەکەمان بە کۆنتڕۆڵ دی دەبینە لە یاکەی تر کۆپی دەبێت دووبارە کۆنتڕۆڵ شیفت دی دەبینە لە یاکەی تر دواتر وێنەکەی ترمان جاچکەتی بکەین یا کۆپی بکەین لەسەر وێنەکەی کە دەمانوێت کلیک ڕاست چێنج پیکچەر فرۆم کلیپبۆرد دواتر هەمان وێنە ژوارێ دەکەینەوە چێنج پیکچەر فرۆم کلیپبۆرد ئەمە دەبێتە هەمان وێنە دواتر ئەو تێکستی کە دەمانوێت دایدنێن و تۆزێک ڕێکی دەخین و هەمان تێکست ئەو تێکستی کە لە وێنەی ناوەڕاستدامانناوە دەیبینە سەر وێنەکانی تریش دواتر بۆ خۆ دەتوانین دەستکاری بکەیت و بۆ ئەوی بتوانین ئەم بەتنە دروست بکەین وەک زانیاری زیاتر دەچنە ئینسێرت دواتر شەیپ هەمان شەیپی کە بە وێنەکانماندانا دایدنین و ڕادێکەشینەوە تۆزێک ڕێکی دەخین و دواتر ڕەنگەکەی دەگۆڕین دەکەین نۆ ئەوتلاین و شەیپ فڵەکەش بەدڵی خۆتە دواتر دوو کلیکی لەسەر دەکەین ئەو تێکستی کە دەمانەوێت دەینووسینە ناوەڕاستیدا و فۆنتی کە منش بەکاردێنم فۆنتی ڕووداوە تۆ دەتوانانی فۆنتەکانی تریش بەکاربێنی فۆنتی زۆر جوانتر هەیە بەڵام فۆنتی ڕوودا و فۆنتێکی سادە و جوانە دوای ئەوە ئەو سلایدی سەرەتا بە کۆنتڕۆڵ دی دەکەینە دوودانە و لە دانەکەی دووەم کڕۆپی دەکەین و دووبارە واتە ئەوەی چەپ و ڕاست کڕۆپ دەکەین شەیپەکە بچووک دەکەینەوە کە شەیپەکەمان بچوو کرد وێنەکە تۆزێک ڕادێکیشین بۆ ئولاوە بۆی وێنەکە تێک نەچێت وارووا تێکستەکانیش بچووک دەکەینەوە ڕێکردنێکی بۆ دەکەین و بۆ شەیپەکانی تریش هەمان کردار دەکەینەوە و تێکستەکەش بە هەمان شێوە ڕێک دەخین و دواتر ئەو شەیپی کە دەمانەوێت گەورە بێت و باسی لەوە بکەین دووبارە کڕۆپی دەکەین شەیپەکە گەورە دەکەین تە شەیپەکە تۆزێک ڕادەکەیشین و تێکستەکانی ناویشی تێکستەکەش گەورە دەکەین لەگەڵیدا ئەو فۆنتی کە لێرە بەکاری دێنم فۆنتی 1-2-3 ئەو فۆنتەش لە تەلەگرام دادەن و هەروەها نووسینەکەش گۆڕانکاری بۆ دەکەین ئەویش گەورە دەکەین بە هەمان شێوە بەتنەکەش دەین نەخوارتر ئەویش بە هەمان شێوە تۆزێک شەیپەکە گەورە دەکەین و هەروەها زائیدەن تێکستەکەش سایزی تێکستەکەش زیاد دەکەین و بۆ ئەوەی ئەو نووسینی کە لە سەرەتادا نییە و لە پاشان دێتە ناوی هەتەوەگەوەی من من کورت پاوەر هەڵدەبژێرم تۆ لێرە ئەو تێکستێک کە دەمانوێت بینووسە من لە هەمان شوێن دواتر کۆپی بکە بە کۆنتڕۆڵ سی بەس بەجارە تۆزێک تێکستەکە ڕێک بخەین تۆزێک گەورەی بکەین دواتر کە کۆپیمان کرد دەگەڕێنەوە سلایدەکەی پێشی پێیست دەکەین پێستی دەکەین لەو شوێنەی کە دەمانەوێت بێت تۆزێک بچوشی دەکەینەوە و دواتر ترانسپارێسیەکەی لە تێکست ئۆپشن دەکەین بە 100 واتە هیچ دیار نەبێت و پاشان ئەو کردارە بۆ هەموو شەیپەکانی تر دەکەین واتە تۆ چەند شەیپتەیە بۆی دەکەین دواتر دەچێت بەشی ترانزیشن مۆرف دوڕێژنەکەی دەکەی تێک ئەپلای تو ئۆڵ و ئەو شێوازەمە بۆ دەردەچێت ئێستا تۆ فێر بوویت چۆن ترانزیشنی مۆرف کار پێ بکەیت وەک پشتگیریەک لایک و کۆمنت لەبیر مەکە و هەروەها تێمپڵەیتەکە لە تەلەگرام دەدەنێم و هەروەها ناوی فۆنتەکان و لینکی فۆنتەکانی لە تەلەگرام دادەنێم دەتوانین لە کۆمنت داوای فێرکاری بکەیت جادە دەربارەی پاوەرپۆینت بێت یان خۆت فێرکاری دابەزانی بەرنامەیەک